مناڵی زۆر خۆشبەختی لەم ژیانە هەر یەکێکمان خویەکمان هەیە و بیزانە ئەوەی لە مشکەدا دیارە ئەوەیە کە بە پلانە بزێ وەروەکو ناوەکەی هەردەم لە کار و گەڕانە خەپاردەم پێمانەڵێ لە پێش بڕکێ کەس نادۆڕێ کەس نادۆڕێ حەوت مناڵی زۆر خۆشبەختی لەم ژیانە هەر یەکێکمان خویەکمان هەیە و بیزانە شوشە زۆر باش گرت لێگرێ پێشەوەی هەر شتێک بڵێ هەردەم نون وەها دیارە لە هاوکاریمان ناوەستێ شوشە زۆر باش بە هاوسەنگی لە هەر کوێدا بێ وەستێ لە هەر کوێدا بێ وەستێ نونو باخداری دەکا. نونو کە مناڵ بوو هەمیشە حەزیە کرد سەردانی باخەکەی مامۆستا شیرین بکە. باخەکە پڕ بوو لە سەوزەی سەرنجڕاکێشی وەکو خەیار و توور و گێزەر و بیبەر و لۆبیا و کەلەرم. دوانیۆڕۆیەک نونو بە دایکی وت: دایکە، منیش حەزەکەم وەکو مامۆستا شیرین باخێکمان هەبێ. ئەتوانین وا بکەین؟ منیش حەزەکەم. دایکی وتی: بەڵام باغداری هەم کاتی زۆرەوێت و هەم خۆهیلاکردنێکی زۆریشی پێویستە. نونو وتی: ئەزانم وایە، بەڵام بەڵێن بێخۆم هەموو ئیشەکانەکەم. تۆ نیگەران مەبە. بەڵام ڕۆڵە خۆ بە قسەکردن نابێت. دایکی وتی: تۆ نازانی باغداری چەند خۆهیلاکردنی ئەوێت و پێویستە چاودێری بکرێت، ئەبێ پاک بکرێتەوە و زەویەکە بکێڵدرێت. اینجا تۆوی بکەیت. اینجا زۆربەی گوڵەکان بژار و ئاودانیشیان پێویستە. من ئەزانم تۆ ئەتەوێ زۆربەی ئیشەکە بیت بەسەر منە. بەڵام منیش ئەم ماوەیە زۆر سەرقاڵم و ناتوانم چاودێری باخەکە بکەم. بۆیە ئەوە بە قسەکردن نابێت و کارێکی زۆری ئەوێت. نونو، بەڵام من زۆر حەزم لە باخە هەمیشەوە بوو. نونو وتی: بەدەم ئەم قسانەوە قورجی پڕ بوو لە گریان. زۆر باشە باشە. دایکی تەماشای ڕوخساری نونوی کرد و پێیوت: لەم ڕۆژانەیە ڕەنگە بتوانین شتێکی ئاسان بەیەکەوە بڕوێنین. بۆ نمونە نەختێک شلیک، چونکە شلیک هێندەی سەوزەکانی تر ئەرکی نییە و سەرەڕای ئەوەش زۆر بەتامە. بیری لەیەکەینەوە و بەیەکەوە کارێکی زۆر باشی تیاکەین. ئەبێ شلیکەکە بە شێوەیەکی باش بڕوێنین و کارێکی خراپ نەکەین. دوای ئەوەش ئەبێ چاودێری بکەین و بەیەکەوە ئاگامان لی بێ. بەڵام نونو بەم قسەی دایکی قایل نەبوو. ئەوەی ویست هەر ئێستا باخچەیەک دروست بکە. ئەو شەوە لە نیوە شەوە بیرۆکەیەکی مەزن نونوی خەبەر کردەوە. خێرا چووە پشتی مێزەکە و پارچە کاغەزێکی دەرهێنا و بۆ پێنووسەی کە زۆر لای پەسەند بوو تێبینێکی بۆ دایکی نووسی: دای خۆشەویست، ئەگەر ڕێگەم بدەی باخداری بکەم، من ئەم کارانەی خوارەوە دەکەم. سەوزە و شلیکەکان دەڕوێنم، ئاودان و بژار لەسەر من. بە بیلیش یارمەتیم دەدات و ئەرکی زۆرت ناخەمە سەر و سەوزە و شلیکی بە لەزەتت دەست دەکەوێ. خۆشمەوێی نونو. بۆ بەیانیەکەی نونو بەڕاکردن هاتە خوارەوە و نامەکەی یایە دەست دایکی. ئۆه نونو! دایکی نامەکەی خوێندەوە و ئینجا وتی: وا دیارە تۆ زۆر حەزە لە باخچەکەیە.
بۆیە بەردەوام ئەتەوێ شتی تیا بڕوێنی تو چاودێریان بکەیت. ئافرین کچەکەم. ئەنجا پێیوت ئەگەر بەڵێنم پێبیت کە زۆربەی ئیشی باخچەکە خۆ بیکەیت، منیش لە بەرامبەر ئەوەیە شلێکم دەسەکەوێت. ئەوەش مانای وایە هەردووکمان قازانجەکەین و پارەیەکی باشیشمان دەسەکەوێت بەیەکەوە. نەخشەکە و نەخشەیەکی براوەیە. باشە تۆ تەوێ کەی دەست پێ بکەیت نونو؟ نونو وتی هەر ئێستا. پاش نیوەڕۆی ئەو ڕۆژە نۆنو و دایکی باخەکەیان پاڵ کردەوە و تۆیان پێوە کرد. باوکیشی بوو کە سەماکەرێکی داکوتا. دوای ئەوە دایک و باوکی ڕۆیشتن و بەشتی ترەوە سەرقاڵ بوون و تەنها نونو مایەوە و لە باخچەکەیە ئیشێ کرد. بە درێژایی ئەو هاوینە نۆنو خەریکی بژار و ئاودان بوو. لەسەر بەڵێنەکەی خۆی بژاریە کرد و ئاویەیە و کارەکە کارێکی قورس بوو. بەبیلیش هەوڵەیە یارمەتی بە، بەڵام زۆر جار هەر بەناو یارمەتی ئەیە. بەبیل لە جیاتی ئەوەی سەوزەکە ئاو بە خۆی تەڕە کرد. خێراخێراش ئەوایە نۆنو ئامۆژگاری بکردایە کە نابێ گێزەرەکان هەڵکێشێ. ئەوەنەی پێنەچوو ڕووەکی بچکۆلە بچکۆلە لە گڵەکەوە سەدیان دەرهێنا. چەند هەفتەیەک دوای ئەوە نۆنو هەم سەوزەکانی بینی و هەم شیلکیش. کاتێک کە هەموو بەرووبوومەکان پێگەیشتن، نۆنو بەبێل چەپکێکی گەورەی سەوزە و شیلکیان لێکردەوە و خستیانە سەبەتەکەوە و بردیانەوە بۆ ماڵەوە. دایکی بە خۆشحاڵی وتی ئۆ نونو، ئەوە شیلک و سەوزەی تازەیە؟ دەستان خۆش بێت، کارێکی زۆر باشە کرد. ئیتر لە مەولا پێویست ناکا بچم سەوزە و شیلک لە دوکانەکە بکڕم. جگەلەوەی ئەمانەی باخچەکەی خۆمان بۆ تەندروستی زۆر باشترن. ئافرین نونو، زۆر باشە. هەر بۆیە پێویستە زیاتر پەرەی پێبین و باشتر چاودێری باخچەکەمان بکەین بەیەکەوە نونو. تۆ لەو کارەیە زۆر شارەزا بووی. ئەو ئێوارەیە نۆنو لەگەڵ بەبیل و دایکی و باوکیە شۆربای سەوزە و کێکی شلکیان خوارد. دایکی وتی سیرکەن، بەڕاستی ئەم شلیکانە زۆر ئاودار و بەتامن. هەروەها زۆر خۆش و بەکەڵکن. ئافرین بۆ تۆ نونو، من شانازی بە تۆوە ئەکەم کە توانیت ئەو کارە بەباشی ئەنجام بیت. بەڕاستی ئەم هاوینە زۆر خۆهیلا کرد. زۆربەی ئیشەکان تۆ کردێ. من کە یارمەتی تۆمیە، تۆش بەڵێنەکە و بەباشی بردەسەر. ئافرین بەبیلگیان، سوپاسی تۆشەکەم. من زۆر شادومانم لەبەرەوەی تۆ ئیشەکەت بەدڵ بووە. دایکی وتی بە تەمام لە باخچەکە گوڵیش بچێنم بۆ ئەوەی باخچەکە زۆر جوانتر بێت. نۆنو وتی ئەوە تۆ بەڕاستە دایکە؟ ئەی نازانی خزمەتکردنی گوڵ چەند ئەرک و کاتی زۆری ئەوێ بەردەوام خزمەتیان بکەیت و ئاگات لێی بێ. خۆی چوارەم بە شێوەی براوە بیر بکەرەوە. هەموو کەس دەتوانێت براوە بێت. هەنگاوە بچووکەکان. خاڵی یەکەم، ئەمڕۆ پرسیار لە یەکێکی لە خۆت گەورەتر بکە. بڵێ براوە چییە؟ کاتێک کە لێی تێگەیشتیت هەوڵ بدە بەسەر کەسێکدا جێبەجێ بکەیت. خاڵی دووەم، هەوڵ بدە ڕۆژێک لە بەیانیەوە تا ئێوارە بێزار نەبی، لە چاڵ نەقورچێنیت و خەفەت بۆ خۆت نەخۆیت. خاڵی سێم، ئەم جارەیان ئەگەر ویستە دەمەدەمێ لەگەڵ کەسێکدا بکەیت سەبارەت بەوەی کە کێ باشترین یاری منداڵان ببات بۆ خۆی، لە دڵی خۆتدا بیر بکەرەوە بڵێ چۆن دەتوانم کارێک بکەم ئەم کەسەش دڵخۆش بێت.